لە ڕووی کردەیەوە داعش لە کۆتایی لە دەستدانی پێگە جوگرافیەکەیدایە، بۆیە هەموو چاودێرا سیاسی و سەربازی و ستراتیژەکان ئەو پرسیارە دەوروژێنن کە داخوا لە ڕووی هزری و سەربازیەوە کەشی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ناوچەکە ئامادەیەوە هەیە قۆناغی داعش و هاوشەکانی تێپەڕ بکات و بگاتە قۆناغێکی نوێی سەقامگیری و ئارامی هەمەلایەنە. لە ڕاستیدا سەرەڵدانی قێران و جەنگ چەند هۆکارێکی هەیە کە هەندێکیان ڕیشان دەگەڕێتەوە بۆ دابشکاری ئیستیعماریانەی دوای جەنگی جیهانی یەکەم، وەکو کێشەی کورد و فەڵەستین کە هەمیشە سەرچاوەی قەیران بوون، چونکە گێران بەرامبەر بە ستەمکاری ملکەچ نابن، بە تایبەتی ئەگەر ستەمکاریەکە پەیوەندی بە قەوارە و بوونی نەتەوەیی و نیشتیمانیەوە بێت. هۆکارێکی ترەوەیە لە کاتێکدا جیهانی سەرمایەداری و لیبرالیزم ئاماژە بە چەندین دروشمی گەوراکەن بۆ چەسپاندنی مافە مرۆیەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتی وەکو دیموکراسی و مافی مرۆڤ و مافی هاوڵاتی بوون و شەفافیەت. بەڵام لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستداوانەی کە ساڵانێکە ڕژێمیان دیکتاتۆری و تۆریتاریەکان سەپاندوویانە بە سەرگەلەکانیاندا لەلایەن وڵاتانی خۆراوەوە یارمەتی دەدرێن و هاوپەیمانی ئەوانن تەنانەت لە کاتی شۆڕشی بەهاری عەرەبیدا وڵاتانی خۆراوە بە ئاشکرا پشتیوانیان لە گەڕانەوەی دیکتاتۆران کرد بۆ دەسەڵات، وەکەوەی لە کودەتای میسر و لیبیا و سووریادا بینرا. لە هەموو ئەو هۆکارانە گرنگترەوەیە لەوە تێم جەنگە سیاسی و سەربازیە لە ناوچەکەدا هەڵگیرساوە. کۆمپانیاکانی چەکسازی بە سەدان ملیارد دۆلار چەکی کەڵەکە بووی عەمبارەکانیان فرۆشتووە بەلایەنە شەڕکەرەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست. ئایا ئەو کۆمپانیایانە بەرژەوەندیان لەوەدایە کالولەی تفەنگەکان بێدەنگ بکرێن و سامانی نیشتیمانیە وڵاتانە لە خۆشگوزەرانی گەلانیاندا خەرج بکرێت؟ ئەوان دەیانەوێ باڵانسی جەنگ ڕابگرن بۆەوەی هیچ لایەکی جەنگەکە سەرکەوتوو نەبن و بیانووی جەنگ و دەسوەردانە کاروباری ناوچەکە لەلایەن هێزە نێودەوڵەتیەکانەوە هەمیشە ئامادەیی هەبێ. ئایا سنگەربەندی ناوچەکە بەسەر دوو بەرەو زیاتردا کە ڕکابەری یەکترن و هەریەکە دەیەوێتەوی تر لە گۆڕەپانوە دەرنێ ڕێخۆشکەرە بۆ ئەوەی کەشی هەرام و سەخامگیر دروست بێت بۆ دەیالۆجی عەقڵانی و بنیادنەر، کەواتە گەرچی داعش لە باغۆز لە ڕۆژە کۆتاییەکانیدایە بەڵام نەکەشی نێودەوڵەتی و نەکەشی ناوچەیی دڵخۆشکەر نین بۆەوەی بۆ هەمیشە بێدەنگ بکرێت، بە تایبەتی لەو ناوچە خاپور کراوانەی داعشی تێدا بوون. بنەماکانی ژیان بەرقەرار نین تا خەڵک بتوانن بژین، جگە لەوەش کردە خراپەکانی دوای دەرکردنی داعش لەلایەن هێزەکانی ترەوە کەشەکەی خراپتر کردووە لەسەر دانیشتوانیە و ناوچانە. بۆ نمونە هەندێکیان گەڕاونەتەوە بۆ ئۆردوگاکانی کوردستان چونکە کردەوەکانی حەشدی شعبی و ئەوستامکاریانەیەوان لە ناوچەی سێگۆشەی سونەدا کردویانە و دەیکەن ژیانی دانیشتوانی مەحاڵ کردووە، بۆ یەکەشی سەرەڵدانەوەی داعش و ڕێکخراوی تری وەکو داعشی بە زیندوی هێشتۆتەوە. هەر بۆیە لەم ڕۆژانەدا و سامان و جەیفی لێدوانێکی مەترسیداری ڕاگەیان کە بەوتەیە و داعش لە مووسڵ و دەوروبەری جارێکی تر خەریکی بەیعەت وەرگرتنەوەیە بۆ چالاکی، کەواتە بەبوونی کەشی گەشەکردنەوەی تیرۆر لە ڕووی فکریەوە کە ستەمکاری هەیە و لە ڕووی کردەیەوە بێبەشکردن و هەژاری و قات و قوڕی هەیە، لەوانەیە تیرۆر سنگەرێکی جوگرافی لەدەست بدات بەڵام لە شوێنی تر و بە شێوازی تر سەر هەڵەداتەوە. بە تایبەتی هێزە ناوچەی و جیهانیەکانیش ئیرادەی تەواویان نییە بۆ چارەسەرکردنیە و پەتایە.